زیاتر لە ساڵێکە فەرمانیکردنەوەی نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ دەرکراوە. تا ئێستا نووسینگەکە بەڕووی هاوڵاتیاندا نەکراوەتەوە. ئەوەش دانیشتوانی سنوورەکەی ناچار کردووە بۆ دەرێنانی پاسپۆرت و نوێکردنەوەی پاسپۆرتەکانیان سەردانی شارەکانی تر بکەن. هاوڵاتیانی ناوچەکە دەڵێن هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی نەکردنەوەی نووسینگەکە. نووسینگەی پاسپۆرت پێویستە لە قەزای چەمچەماڵە بکرێتەوە. قەزایەکی گەورەیە. ئێمە ساڵانە چووینە دەرەوەی چەمچەماڵ بۆ گەرمیان یاخود بە سلێمانی. ئێستا پێویستە پێم وابێ بینای گونجاو هەیە و خەڵکانێکی زۆر دەرچووی مەحەد و زانکۆکانن و هیچ پاساوێک نییە بۆ نەکردنەوە ئەو نووسینگەیە. ئێستا نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ بینا و بەشی زۆری پێداویستەکانی ناوی ئامادەکراوە. وەک بەرپرسانی پەیوەزدار باسی لێوە دەکەن گرفتیان دابینکردنی ستافی پێویستە بۆ ڕایکردنی کارەکانی نووسینگەکە. بڕیاریش دراوە بە شێوەی تەنسیب بەشێک لە کارمەندانی وەزارەتی ناوخۆ یاخود فەرمانبەرانی پاسپۆرتی سلێمانی بەکاتی بهێنرێنە نووسینگەی چەمچەماڵ بۆ دەست بەکاربوون و کردنەوەی نووسینگەکە. ئامادەکارەکان تەواو بوونە، هەندێک شتی کەماوە بۆ نمونە دروستکردنی ساحەیەک بۆ وەستانی سەیارە و هەروەها هەندێک پێداویستی کە لاوەشین ئەکرێت لە ئێستاە بکرێتەوە. خاڵیشکە کە گرنگە ئەوشەوەیە دابینکردنی کارمەند و ئەفسەر بووی لێرە قایمەکەمان تەقدیم کردووە کەوا هەندێک ئەفسەر و کارمەند لە دایرەکانی کەی چەمچەماڵەوە بگوازرێتەوە ئێرە. نووسینگەی پاسپۆرتی چەمچەماڵ ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی ناوخۆی هەرێمی بۆ وەرگیراوە و بڕیارە لیژنەیەکی تایبەتمەند لە وەزارەتی ناوخۆی عێراقەوە سەردانی قەزاکە بکەن بۆ دڵنیایی لە دەستپێکردنی کارەکانی. بەرپرسانی وەزارەتی ناوخۆی هەرێمیش هۆکاری دواکەوتنی کردنەوەی نووسینگەکە دەگەڕێنەوە بۆ بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمدا. ئێستا کار دەکرێت لەسەر نووسینگەی چەمچەماڵ لەسەر فەرمانی بەڕێزیان دەبێت لە ئایندەیەکی نزیکدا هەموو پێداویستەکانە بۆ دابین بکرێت بۆ فەرمی بکرێتەوە بۆ کەوتنە بواری خزمەتی هاوڵاتیانی ئەم دەڤەرە کە ژمارەی نفوسیان ژمارەیەکی زۆرە ڕۆژانە ناچار دەبن کە سەردانی شاری سلێمانی بکەن بۆ دەرکردنی پاسپۆرت کە مەعازێتێکی زۆرە و مەترسێکی زۆرە لەسەریان. بڕیاریکردنەوەی نووسینگەی پاسپۆرت لە چەمچەماڵ دوای ئەوە هات لە ساڵەکانی ڕابردوودا بەشێک لە ڕێکخراو و چالاکوانانی سنوورەکە کەمپینی تایبەت و هەڵمەتی واژوو کۆکردنەوەیان ئەنجامدا بە مەبەستیکردنەوەی نووسینگەی پاسپۆرت لە قەزاکەدا. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.